سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش ڕاویارم لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند تاوەکو ئێستا بڕیاری ناردنی دوو موچە بۆ هەرێم نەدراوە. دەژڵێت حکوومەتی عێراق هیچ داواکاریەکی لە هەرێم نەماوە. شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق بە میدیای نزیک لە پارتی وتووە سەرۆکوەزیرانی عێراق هیچ داواکاریەکی لە شاندی حکوومەتی هەرێم نەماوە. بۆیە پێشبینی دەکەم حکوومەتی عێراق بکەوێتە حاڵەتی پارەتدارکردنی هەرێمی کوردستان. لەبارەی ناردنی دوو موچەش بۆ هەرێم ڕایگەیاندووە تا ئێستا لەو بارەیەوە هیچ بڕیارێک نەدراوە. ئەوە دەبێت لیژنەی هاوبەشی هەردوو شاندی حکوومەتی عێراق و هەرێم بڕیاری لەسەر بدەن. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ئاماژەی بەوەش کردووە کۆبوونەوەکانی شاندی ڕابردووی حکوومەتی هەرێم لە بەغدا زۆر باش بوون. لەسەر بردومانەکانی ئەم دوایەی تورکیا بۆ سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان سەرۆکایەتی کۆماری عێراق باڵیۆزی تورکیا بانگهێش دەکات. بە گوێرێ و زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون بانگهێشکردنی باڵیۆزی تورکیا لە عێراق بۆ باڵەخانەی سەرۆکایەتی کۆمار بۆ لێپرسینەوەیە لە بردومانەکانی ئەم دوایەی تورکیا بۆ چەند ناوچەیەکی جیاوازی هەرێمی کوردستان و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی. هەروەک شارپرێس ئەوەشی زانیوە سەرۆکایەتی کۆمار چەند لیژنەیەکیشی ڕاستپاردووە بۆ ئامادەکردنی راپۆرت لەسەر شوێن و ژمارە و چۆنیەتی بردومان و قوربانیەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. لە دوایین هێرشی درۆنیدا بۆ سەر هەرێمی کوردستان تورکیا دوو خێزانی عەرەبی خەڵکی شاری مووسڵی بە ئامانجگرت کە دەیانویست بچن لە سنووری هەرێم و ئێرانەوە خوێندکارەکانیان ببەنەوە شارەکەیان کە بۆ خوێندن لە وڵاتن. ئەم هێرشەش عێراقی تووڕە کرد و لە یەکەم کاردانەوەدا سەرۆکایەتی کۆمار بڕیاری داوە لێپرسینەوە لە تورکیا بکات. لە داهاتوویەکی نزیکدا دادگای پێداچوونەوەی هەولێر وەک پلەی کۆتایی حکومەکەی چاو بە دۆسیەی سزادانی شێروانیدا دەخشێنێتەوە. فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی سربەخۆش دەڵێت تەواوی بەڵگەکان دەیسەلمێنن ئەو سزایە هیچ بنەمایەکی ڕاستی تێدا نییە. لە ڕاگەیەندراوێکدا فدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سربەخۆ ئاشکرای کردووە بڕیار وایە لە داهاتوویەکی نزیکدا دادگای پێداچوونەوەی هەولێر وەک پلەی کۆتایی حکومەکە چاو بە دۆسیەی دوایین سزای شێروانیدا بخشێنێتەوە و بڕیاری کۆتایی لەبارەوە وەربگرێت. ئەو فدراسیۆنە وتوشێتی ئەم دۆسیەیە کە چاوی دنیا و ناوخۆی لەسرە دەبێتە تاقیکردنەوەیەکی دیکە لە بەردەم ویژدان و ئەو سوێندەی دادوەران خواردویانە بۆ پاراستنی دادپەروەری. ڕۆژی 20 مانگی ڕابردوو سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی هەولێر بە تۆمەتی ساختەکردنی پەنجەمۆر سزای 4 ساڵی تر زیندانی بەسەر شێروانیدا سەپاند.